هەیە. جێگیربوونی سوپای ئیسرائیل بۆ یارمەتیدان بە ماڵە فەلەستینیەکانی گەمارۆدراو لە کەنارەکانی ڕۆژاوە. شاندا ئیمرالی لەگەڵ سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان کۆم دەبێ. جه تلفزیونا دنگ امریکا رزو سلاوت من فاطمه سندی و هفکاری من آرش صالح لوابن ایرو روژا پنجشنبه 13 ماه 8 سال 2026 لواشنطن پایتخت جمهوری دوی پشتی نیبرویه. واگەداربوون لە دواهەمین هەواڵ و لێکدانەوەکان تا کۆتایی لەگەڵمان بمێننەوە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لەگەڵ دەست بەکاربوونی استراتیژیەتێکی نوێی بۆ زیادکردنی هەلیکار لە ناوخۆی ئەمریکا و سەپاندنی باج بەسەر هاوردەی وڵاتان پەیڕەو کرد. کۆشکی سپی لە راپۆرتێکدا ئاماژە بە فێڵێکی کردووە کە هەندێک لە کۆمپانیەکان لە ڕێگەیەوە هەوڵی خۆدزینەوە لە باجیان داوە. لە لایەکی دیکەوە سەربازێکی پێشووی ئەمریکی کە لە ڕووسیاوە دەستگیر کرابوو ئازاد کراوە. بۆ زانیاری زیاتر لەسەر و بابەتە و بابەتەکانی دیکەی پەیوەندیدار بە کۆشکی سپیۆ دەچینە لای هاوکارمان بۆ هەواڵی کۆشکی سپی. هیوا سەلام سڵاو هیوا، ئایا ئەمڕۆ سەرۆک ترامپ لەکوێ بوو؟ تکایە دوایەمین زانیاریەکانمان لەسەر و بابەتانە بۆ بڵێ. ئارژ لە دەستپێکی گەیشتن و دروستکردنی کابینەی دۆناڵد ترامپ کۆمەڵێک باجی جۆراوجۆری لەسەر وڵاتان بە گوێرەی پەیوەندەکانیان لەگەڵ ئەمریکا چۆنیەتی هەڵسوکەوتی ئەو وڵاتانە لەگەڵ ئەمریکا کۆمەڵێک باجیان بەسەردا سەپێنرا بۆ ئەوەی ڕێژەی هاوردەکردنی کاڵای بیانی بۆ ئەمریکا کەم بکرێتەوە لە هەمان کاتدا بەرهەمی ناوخۆ زیاد بکرێت. بە گوێرەی راپۆرتێکی کۆشکی سپی هەندێک لە کۆمپانیاکان بە تایبەت کۆمپانیا چینیەکان هەوڵیان داوە جۆرێک لە فێڵ لەو سیستەمی باجی ئەمریکا بکەن بەوەی کاڵاکانیان هەناردەی ڤێتنام کردووە لەوێوە هەناردەی ئەمریکان کردووە بەم جۆرە خۆیان لە باج دزیوەتەوە. ئەمە کۆشکی سپی راپۆرتێکی تایبەتی ئامادە کردووە دەڵێ ئەمە تاوانە، هەروەها کۆمەڵێک ڕێوشێنی توندی گرتوۆتە بەر بۆ دۆزینەوەی ئەو کەسانەی کە کاڵا لە وڵاتی سێمەوە هەناردەی ئەمریکا دەکەن وەکو تاوان دیاری کردووە و بە دووەداچوون دەکات بۆ هەر حاڵەتێکی لەم جۆرە. لەلایەکی دیکەوە زیندانیەکی هاوڵاتی ئەمریکا کە ماوەی 4 ساڵ بوو لە وڵاتی ڕووسیا زیندانی بوو ئازاد کراوە. لەو بارەیەوە راپۆرتێکم بۆ ئامادە کردوون با بەیەکەوە سەیری ئەو راپۆرتە بکەین. دوای 4 ساڵ لە دەست بەسەری ڕۆبەرت گیلمان سەربازی پێشووی ئەمریکا و مامۆستا لە ویلایەتی ماسەچوسێتس ڕۆژی سێشەممە لەلایەن ڕووسیاوە ئازاد کرا. لە ساڵی 2022دا دەستگا ئاسایشیەکانی ڕووسیا ڕۆبەرتیان بە بیانووی ئەوەی کە پۆلیسی ئەمریکی بووە دەستگیر کرد. دواتر تاوانی کارکردن وەکو پاسەوانی زیندانیشیان دایە پاڵ. چەند مانگێک لەمەوبەر کەیسی ڕۆبەرت شەقامی ئەمریکای جوڵاند بەهۆی ئەوەی کە بارودۆخی تەندروستی لە زیندان بەرەو خراپی دەڕۆشت. ئەمەش جوڵەیەکی دیپلۆماسی لەلایەن سەرۆکی ئەمریکاوە بەدواداهات. وەکو دۆناڵد ترامپ خۆی گوتوێتی کە ئەم کەیسەی بە شەخسی لەگەڵ ڤلادیمیر پوتین باس کردووە. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز دەڵێت ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا لێخۆشبوونی تایبەتی بۆ ڕۆبەرت گیلمان دەرکردووە. ڕۆبەرت ڕۆژی سێشەممە بە فڕۆکەیەکی تایبەت گەڕایەوە بۆ ئەمریکا و دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سوپاسی ئەو هەڵوێستەی ڕووسەکانی کرد و گوتی ئەوان بێ هیچ داواکاریەک ڕۆبەرتیان ئازاد کردووە. هەروەها وەزیری دەرەوەی ئەمریکا هیوای خواست کە زیندانیە ئەمریکەکانی دیکەش بە هەمان شێوە ئازاد بکرێن. لەگەڵ گەیشتنی ڕۆبەرت بە ئەمریکا کە خێزانەکەی و کۆمەڵێک بەرپرسی حکوومەتی ئەمریکا لە پێشوازی دابوون ڕەوانەی نەخۆشخانە کرا بۆ ئەوەی پشکنینی پێویستی بۆ بکرێت. بابەتێکی دیکەی گرنگ لە کۆشکی سپی دەستبەرداربوونی وتەبێژی کۆشکی سپیە لە پۆستەکەی کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕاگەیان کارۆلین لیڤید بەم زوانە کۆشکی سپی بەجێ دێڵێت و دەگەڕێتەوە ناو خێزانەکەی لەبەر کاروباری خێزانی خۆی ناتوانێت لە پۆستی وتەبێژی کۆشکی سپی هیچی دیکە بەردەوام بێت.
زۆر سپاسیوە بۆ بەشداریت. بەرپرسێکی ئەمریکی بە ڕەخنەگرتن لە لێدوانەکانی وەزیری بەرگری ئیسرائیل دەڵێت واشنگتن ئەو چاوەڕوانیایی لە لوبنان و ئیسرائیل هەیە کە پابەندی ئەو ڕێککەوتنە بن کە کردویانە. سۆران خەتری پامنێرمان لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵماندایە. سۆران، هۆکاری ڕەخنەی ئەمریکا لە ئیسرائیل چییە؟ بەڵێ بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕاگەاندراوێکی بۆ ڕۆژنامەنووسان ناردووە و ڕەخنەی لە لێدوانەکانی ئیسرائیل کاتس وەزیری بەرگری ئیسرائیل کردووە. دەڵێت ئەم بەرپرسی ئەمریکا دەڵێت ئەم لێدوانانەی ئیسرائیل کاتس دژە لەگەڵ بەڵێنەکان کە ئیسرائیل تا ئێستا داویەتی. ئیسرائیل کاتس کە وەزیری بەرگری ئیسرائیل لە ڕۆژی چوارشەمە لە میانەی سەردانێکدا بۆ باشووری لوبنان بۆ ناوچانەی کە سوپای ئیسرائیل دەستی بەسەردا گرتووە، لەوێ وتی کە هێزەکانی ئیسرائیل لەو ناوچە ئەمنیانەی کە لە باشووری لوبنان دروستیان کردووە ناجوڵن و ناکشێنەوە. ئەو هەروە وتی ئیسرائیل لە هێرشە تەروریستەکەی 7 ئۆکتۆبری حەماس وانەیەکی وەرگرتووە، بۆیە هێزەکانی ئیسرائیل نەک لە لوبنان بەڵکو لە ئەو ناوچە ئەمنیانەی کە لە غەزە و لە سووریش دروستیان کردووە ناکشێنەوە. لە کاردانەوە ئەم بەرپرسەی ئەمریکا کە لێدوانەکەی بۆ ڕۆژنامەنووسان ناردووە دەڵێت بێ ئەوەی کە ناوێک لە ئیسرائیل کات ببات، دەڵێت کە ئەو قسانە نەک لەگەڵ بەڵێنەکانی ئیسرائیل یەک دەگرێتەوە وە نەک لەگەڵ ئەو ڕێککەوتنەی کە ئیسرائیل و لوبنان هەیەە. ئەم بەرپرسەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت واشنگتن چاوەڕوانی ئەوەی لە ئیسرائیل و لوبنان هەیە کە پابەندی بەڵێنەکانیان بن و هەروەها ئەمریکا پشتیوانی سەروەری و یەکپارچەی خاکی لوبنان دەکات. ئیسرائیل لوبنان بە نێوەندگیری ئەمریکا مانگێک لەوە پێش ڕێککەوتنێکیان واژوو کرد کە بە ڕێککەوتنی چوارچێوەی سێقۆڵی ناسراوە. لەسەر بنەبای ئەم ڕێککەوتنە بڕیار وایە لە هەندێک ناوچەی ئەمنی تاقیکرا بۆ تاقیکردنەوە لە باشووری لوبنان دروست بکردن کە هێزەکانی ئیسرائیل لەم ناوچانە دەکشێنەوە. سوپای لوبنان دەڕواتە ئەو شوێنە و دەست دەکات بە پرۆسەی چەککردنی گروپی حەزبوڵڵا و هەروەها پاکردنەوەی باشووری لوبنان لە ئەو چەک و چۆڵەی حەزبوڵڵا لەوێ دایناوە. ئەم بەرپرسەی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش دەڵێ ئەم ڕێککەوتنەوە ئەم چوارچێوەی ڕێککەوتنەی نێوان لوبنان و ئیسرائیل کە ئەمریکاش تێدا بەشدارە بنەمای سەرەکی ئەوەیە کە ئەم پرۆسەیە وردە ئەنجام بدرێ. ئیسرائیل پامنێرێمە سۆران خاتری لە وەزارەتا دەرەوە دیگەلمەبی زۆر سپاسیاوی دکەین. هێزە ئیسرائیلیەکان ڕۆژی پێنجشەممە لە ژمارەیەک ماڵی فەلیستینیەکان لە گوندی قوسراکە لە کنای ڕۆژاوا جێگیرن چوونەتە ئەوێ دووە ئەوەی چەند نیشتەجێخوازی جوولەکە چەند خێزانێکی فەلەستینیان گەمارۆ داوە. بەپێی ڕۆیترز نیشتەجێبووەکان ڕێگای 3 ماڵیان داخستووە و کارەبا و ئاویان لێبڕیون. ئەمە چەندەمین جارێکە سوپای ئیسرائیل بۆ یارمەتیدانی ئەو بنەماڵانە هێزەکانی ڕەوانەی ئەو ماڵانە دەکات. مایک هاکەبی و باڵوێزی ئەمریکا لە ئیسرائیل وتی هێزە ئیسرائیلیەکان بە داوای واشنگتن بۆ لابردنی ئەو نیشتەجێبووانە چوونەتە ناوچەکە و کردەوەکانی نیشتەجێخوازەکانی بە تاوانکارانەوە ئەسف کرد. کنگرسمن کۆماری جی جۆردن جە ویلایەتە ئۆهایۆ دەبێژە یافەرە و ئەمریکا لەسەر ڕاستپێریە خوا لە ئیرانەی ڕۆژ بە ژبەر و چنەبە ئەمریکا لە ڕێزگرتن لە مافێن مرۆڤان پێشەنگە. ناوبری ئاخافتنە خوا ئیناتە سەر زۆران بازێ جەحیلە ئیرانی و ژبەر پشکداریاوی خواپێشاندان دژی حکوومەتە ئیرانە یەن وێ دۆماهیە هاتبی لە سێدارەدان. جۆردن ئەف ڕەنگ مژار
هاویتنا اورتی دماغ حکومت ایران نشان داده گفت حکومت کی هو و نابک ولات کی هو درنده به خودان چکت نافکی رخصین مافن مروان با بت لسیداردان صالح محمدی 19 سالی و 2 جهیل دیتر برچاف کرد. رخصیان گفت هر سه قربانی به دادگهی کردن چونه بر سه پیکا مرنه لوما جردن رجده کتویت امریکا پشتا گل ایران برنده و وان دستن رژیم که هوو که دخوازه به خودان چک ناوکی نهیله. لەگەڵ نزیکبوونەوەی کشاندنی تەواوی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی عێراق دەچینە قۆناغێکی نوێی و نادیارەوە لە کاتێکدا حکوومەت دەڵێت ئامادەیە بۆ پاراستنی ئاسایش شارەزایانی سەربازی هۆشدار دەدەن لەوەی کە لە چەک لە دەرەوەی کۆنتڕۆلی دەوڵەت دەتوانێت تەحەدای نوێ دروست بکات. دیار جەماڵ راپۆرتێکی لەم بارەوە ئامادە کردووە با پێکەوە بیبینین. دوای کۆتایی هاتنی ئەرکی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ شەڕی داعش لە عێراق و کشانەوەی تەواوەتی هێزەکانیان نازانرێت دۆخی ئاسایشی عێراق بە کوێ دەگەێنێت. سەرباری ئەوەی شارەزانی سەربازی پیان وایە ئێستا بۆشایی ئاسایشی لە عێراقدا نییە بەڵام با خوێندنەوەی ئەوان دوای 30 مانگینەوەی ئەم ساڵکە دوامۆڵەتی کشانەوەی هێزەکانی هاوپەیمانانە لە عێراق ئیدی ڕەنگە گروپە چەکدارەکان چەک ڕادەستی دەوڵەت نەکەن و ئەو کات مەترسی ئاسایشی دروست بێت. لە ڕاستیدا شتەکە کۆتایی وەرگرتووە. ئێمە زیاتر لە 10 وەزارەت و دەستەی ئەمنیمان هەیە. ئەمەش هەمووی دەچێتە خزمەت بەرژەوەندی عێراقیەوە. واتە ئێمە زۆر دڵنیان لە ناوخۆی عێراق ئێستا هیچ کێشێک نییە و هیچ بۆشایەکی ئەمنی بوونی نییە. بەڵام هێشتا لای تاکی عێراق مەترسی و ترس هەیە لە ئەگەری ڕوودانی هەندێک گێرش بەتایبەت کە ناوچەکە گڕی گرتووە. بەهۆی شەڕی نێوان ئێران و ئەمریکاوە ترسەکە ئەوەیە لە عێراق شێوی دروست ببێت. سەبارەت بە بابەتی گروپە چەکدارەکان بەڕاستی کێشەیە تا بتوانین لێی ڕزگارمان بێت چونکە تا گروپە چەکدارەکان بمێنن لێدان و هێرشەکان بۆ سەر عێراق بەردەوام دەبن. گەرچی وادەی مانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە 39 کۆتایی دێت بەڵام پشتیوانیەکانیان بۆ عێراق کۆتایی نایەت. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانیش پێی وایە تەنها گروپە چەکدارەکانی سەر بە ئێران ئێستا مەترسین بۆ سەرناسەقامگیری ئاسایشی. پێویستە حکوومەتی عێراقی حکوومەتی ئێستاکە کار بکات لەسەر ئەوەی کەوا ئەو کێشە و گیر و گرفتە ئەمنیانی کەوا لە ئەنجامی بوونی فەسائیل لە عێراقایە پێویستە ئەو کێشانە چارەسەر بکات لەبەر ئەوەی چارەسەرکردنی ئەو کێشانە دەبێتە هۆی ئەوەی کەوا ئارامی تەواوەتی لە عێراقا دروست ببێت. هەریەک لە گروپەکانی کەتائیبی حیزب الله و بزوتنەوەی نوجوبا سەرکردەکانیان ئامادەنین چەکەکانیان ڕادەستی دەوڵەت بکەن. دوای کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان بە خوێندنەوەی چاودێرانی سیاسی ئەم گروپانە دەبنە مای مەترسی و عێراق ڕەنگە بەرەو قۆناغێکی نوێی پشێوی و ئاڵۆزی ببن. ما بعد 30 ئەیلول دوای 30 ئەیلولەوە بارودۆخەکە بە تەواوی جیاواز دەبێت. حکوومەتی عێراق و سەرجەم دەستگا و پێکاتە ئەمنیەکان دەکەونە ڕوبەڕوو بوونەوە و هێڵی پێشەوە. ئەوان بەرپرسیار دەبن لە بەڕێوەبردننی تەواوی دۆسیی ئەمنی بەڕێوەبردننی تەواوی ئاسمانی عێراق و سەپاندنی سەروەری یاسا و سەروەری دەوڵەتی بەسەر ئەم خاکەدا. بێگومان ڕەنگە هەندێک لایەن یان جەمسەر هەبن کاوڵ بدەن شوێن پەنجەی خۆیان لە دۆسیەی نەمانی هێزەکانی هاوپەیمانان بەجێ بێڵن بەڵام ئەمە بەرپرسیارەتەیەکی دوو هێندە دەسەپێنێت بەسەر هێزەکانی حکوومەت و سەرجەم دەستگا ئەمنیەکاندا بۆ ئەوەی بە باشترین شێوە ئەم ڕۆڵە بگێڕن و ڕێگر بن لە شێوی مەفاصل الخلل. بەپێی ئاماژەکان لەگەڵ نزیکبوونەوەی وادەی کۆتایی هاتنی ئەرکی هاوپەیمانان شەقامی عێراقی نغرۆی دڵە ڕاوچێکی قوڵ بووەتەوە. خەڵک نەک تەنها لە دروستبوونی بۆشایی ئەمنی بەڵکو لەوە دەترسن کشانەوەی هاوپەیمانان ڕێگە خۆش بکات بۆ دەستا و دەستکردنی زیاتری چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت و گەڕانەوەی وڵات بۆ چوارگۆشەی یەکەمی ئاڵۆزەکان. هەرچەندە چاوەڕوان دەکرێت کە 30 مانگی نۆ هاوپەیمانان بکشێنەوە بەڵام لە ڕابردوودا بەهۆی پێداویستی ئاسایشی لە عێراق ئەو وادەیە درێژ کراوەتەوە. دیار جەمال دەنگی ئەمریکا بەغداد.
پۆستەری گەورەی علی خامنەیی ڕێبەری باڵای ئێران و سەرکردەکانی گروپە هاوپەیمانەکانی ئێران لە سەرانسەری کەرکووک لە نێوانیاندا لە گەڕەکە کوردیەکان هەڵواسراوە. ئەمەش ڕەخنە و ناڕەزایەتی کورد و عەرەبە سونیەکانی ئەو شارەی لێکەوتەوە. دانیشتوانی کورد دەڵێن هەڵواسینی ئەم وێنانە خەڵک تووڕە دەکات، بە تایبەتی کە هەڵکردنی ئاڵای کوردستان لەو شارە فرەنەتەوەیەدا سنووردار کراوەتەوە. ئەو پرسە و نیگەرانیانی کە دروست کردووە ئەو ڕەمزە سیاسیانە ڕەنگە گرژیەکان زیاتر بکەن و دابەشبوونە نەتەوەیەکان لە ناو کەرکووکدا قوڵتر بکەنەوە. با پێکەوە چاو لە راپۆرتی هونەر ئەحمەد بکەین لەم بارەوە. ژمارەیەکی زۆر لە وێنەکانی علی خامنەیی لەگەڵ بەشێک لە سەرکردەی گروپە هاوپەیمانەکانی ئێران لە نێو شاری کەرکووکدا هەڵواسراوە. بەشێک لەو وێنانە لە گەڕەکە کوردیەکان دانراون. هەڵواسینی ئەم وێنانە ناڕەزایەتی لێ کەوتووەتەوە. کوردانی کەرکووک دەڵێن خامنەیی هیچ پەیوەندی بە کەرکووکەوە نییە و هەڵواسینی وێنەکەشی بۆ ئیستیفزازکردنی نەتەوەی کووردە. ئەمە لە کاتێکدایە هەڵکردنی ئاڵای کوردستان قەدەغەیە. تۆ دەیبینی هیچ پەیوەندیەک ئەم سمبڵە ئەم وێنەیە ئەم ئایکۆنە هیچ وجودێکی لە ویژدانی تۆدا نییە، هیچ پەنجەمۆرێکی لەو شارەدا نییە، هیچ یاد و یادەوەر و یادگاریەکی بەم شارەوە نییە. ئەمە نامۆیە بە تەواوەتی، بۆیە لە ڕوانگەی خەڵکی کەرکووکەوە خەڵکەکە تا ڕادێ سەرسامە بن، چونکە ئەمە من چ پەیوەندیم بە جەنابی خامنەییەوە هەیە، ینی ئایا خامنەیی چ پەیوەندیەکی بە کەرکووکەوە هەیە بەڕاستی. هەڵواسینی ئەم پۆستەرانە لە شوێنە گشتیەکان لە ژینگەیەکی پڕهاستیاری سیاسی و نەتەوەیی دەتوانێت ببێتە هۆی دروستبوونی گرژی و ئاڵۆزی و قوڵبوونەوەی کێشەی نەتەوەیی. عەرەبە سونەکان هاوشێوەی کورد ناڕازین و داوای هەڵگرتنیان دەکەن. هذا عملية غير صحيحة. رفع الصور وهذا ئەوە کارێکی دروست نییە. دانانی ئەو وێنانەی لە شەقامە گشتیەکان لە کەرکووک و پارێزگاکانی دیکە بە تایبەتی وێنەی ئەوانەی کە عێراقی نین قبوڵکراو نییە. خۆی لە بنەڕەتدا دانانی وێنە لە شەقامەکان کارێکی باش نییە. ئێمە شانازی بە شەهیدەکانمانەوە دەکەین. ئەگەر بمانوێت وەفامان بۆ شەهیدەکانمان هەبێت، ئەوە پێویستە جێگایەک هەبێ بۆ پەیکەری شەهیدان لە ناوچەیەکی دیاریکراوە. محددة معلومة. کەرکووک یەکێکە لە هەستیارترین شارەکان لە ڕووی پێکاتەی نەتەوەیی و ململانەی سیاسیەوە. لە دەستوری عێراقدا بە ناوچەی جێناکۆک دەست نیشان کراوە. لەبەر ئەوە نمایشکردنی هێمای هەر لایەنێکی سیاسی ناوخۆ یان دەرەکی بەراورد بە شارەکانی دیکەی عێراق زیاتر ململانەکان گەرم دەکات. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک. دەمێ دەستنیشانکری یاڤەکێشانە هێزên navneteweyên li Iraqê nêzik dibe. Durist li wextekê ku welat bi qonaqeka pir hestiyar da derbas dibe. Herçende ku hikûmeta Bexda dibêje ku ya berheve tenahiya welatî biparêze, lê şehrezayên biyavê leşkerî hişdariyan didin ku taqim û desteyên çekdarên derveyî kontrola hikûmetê ve astengên gelek mezin lê bikevin. Li dor vî babetî mihvanê me Karo Xweşnaw serokê peymangeha vekolîna Emrîkî Kurdî ji Herêma Kurdistanê digel me ye. Demê te baş Karo. زۆر سپاس خاطر فاتیمە. داوی پێشنیازە داوی ڕیدانên ku li ser vî babetî hene bi çûna te Iraq wê çawa bikare xwe ava bike eger hat û ev hêzên navneteweyî baş vekêşan. بەڵێ دیارە ئەم هێزانی کە هێزەکانی ئەمریکا هاوپەیمانانن لەسەر داوای حکوومەتی عێراق لە 2014ەوە هاتوونەتە عێراق بۆ ئەوەی کەەوە بتوانن هاوکاری هێزی عێراقیەکان و هێزەکانی پێشمەرگە بکەن بۆ لەناوبردنی داعش و تێکشکاندنی داعش. دیارە ئێستا حکوومەتی عێراق قەنەعەتی هاتووە کە هێزەکانی توانای ئەویان هەیە بەرگری لە خۆیان بکەن، توانای ئەویان هەیە ڕوبەڕووی داعش ببنەوە
بەڵام بەهۆی بوونی هەندێک هێزی لە یاسا دەرچوو کە بە فەسائیل ناسراون هەندێکیان بەڕاستی بوونەتە جێگای نیگەرانی و ئەمانە ناتوانن وەکو پێویست بچنە ژێر چەتری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عراق کە سەرۆکوەزیرانی عراق بە گوێرەی دەستوری عراق بۆیە ئەبەی ئێستا دەگوزارێ ئەوە نادڵنیاییەکە بەوەی کە ئەم هێزانە ئەم گروپانی کە بەشێک لە فەسائیل تاوەکو ئێستا ئامادەنین چەکەکانیان ڕادەست بکەن ئەمانە عراق بەرە و تونێڵێکی تاریک دەبن ئەگەر بێت و گوێڕایەڵی سەرۆکوەزیرانی عراق نەبن کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە و دەبێت چەک بە گوێرەی دەستوری عراق دەبێت چەک تەنها لە دەستی دەوڵەت بێت ئەم گروپانە تاوەکو ئێستا ئامادەنین هەمویان کە دەستبەرداری چەکەکانیان بن و سەروەری بۆ عراق بگەڕێتەوە بۆیە هەتاوەکو 30 مانگی نۆ دەرفەت دراوەتە ئەم هێزانە بۆ ئەوەی کەوا بتوانن چەکەکانیان ڕادەست بکەن و عراق بپارێزن لە ڕوبەڕووبوونەوەی هەر سەرئێرشە و ئاڵۆزیە کە ڕوو بدات ئەگەر لە دوای 30 مانگی نۆ کە هێزەکانی هاوپەیمانان دەکشێنەوە ئەگەر ئەم هێزانە بمێنەوە چەکەکانیان لەدەست بمێنێتەوە ئەو کاتە بە گوێرەی یاسای تیرۆر لە عراق مامەڵەیان لەگەڵ دەکرێت و ئەمانە دەبێت ڕوبەڕووی حکوومەتی عراق و هێزە چەکدارەکانی عراق دەبێت ڕوبەڕووی ئەم هێزانە ببنەوە بەوەی چەکەکانیان لەدەست دەربێنن و بتوانن کە عراق ببێتە وڵاتێک کە خاوەن هێزی چەکداری منەظەم و ڕێخستوو بێ و دوور بێ لەوەی کە گروپێک لە دەرەوەی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان لە دەرەوەی مەنزومەی دیفاعی عراقی هێرش بکاتە سەر ناوخۆی عراق و هەرێمی کوردستانیان خود وڵاتانی دراوسێ وڵاتانی کەندا. بەڵێ کارۆخ باسی ئەوەت کرد کە قانونی وڵاتی عێراق دەیەوێت کە ڕێگری لەوانە بکە ئایا هیچ قۆناغێک یا بابەتێک لەو قانونە لەگەڵ ئەو تاقمانە بەکارهێنراوە حتا ئێستا هیچ هەنگاوێک نراوە؟ تاوەکو ئێستا گفتوگۆ هەیە و سەرکردایەتی سیاسی عراق و ئەوەی کە ناوی لێدراوە ئەگەر بتانی بۆمان ڕوون بکەیتەوە کە گفتوگۆ لەگەڵ چ لایەنێک دەکرێت؟ بەڵێ دیارە ئەم گروپانێک کە بە فەسائیل ناسراون بەشێکیان گفتوگۆیان لەگەڵ کراوە و ئامادەن کە چەکەکانیان ڕادەست بکەن و ئەمەش بەهۆی ئەوەی کە لە بەرنامەی کاری لە ئەجیندای علی زەیدی و سەرۆکوەزیرانێکی نوێ کە هاتووە دەیەوێت کە عراق بخاتە سەر سیستەم سەرسکەی سیستەم و یاسا و دەستور و بتوانێت کە ئەم چەکانە کۆ بکاتەوە و دیارە ئەم لایەنانەی کە حکوومەتی عراقیشان پێکهێناوە بە شیعە و سوننە و بە کوردیشەوە پاڵپشتی علی زەیدی دەکەن بۆ ئەوەی بتوانێت ئەم گروپانە بخاتە ناو منزومەی دیفاعی عراقی ناو هێزەکانی بەرگری عراقی اینجا چه لە سوپا بێ یاخود لە هێزەکانی ناوخۆ بێ یاخود لە ئاسایش بێ ئەم گروپانە ئێستا لە دەرەوەی بڵین دەسەڵاتی سەرۆکوەزیرانن هەر بۆیە لە ماوەی ڕابردوو چەندین جار ئەم گروپانە بە شێوەیەکی ناڕەوا هێرشیان کردوتە سەر هەرێمی کوردستان هێرشیان کردوتە سەر وڵاتانی دراوسێ وەکو سعودیا ئوردن وڵاتانی کەندا و بۆیە ئێستا ئەم گروپانە هەندێکیان ئامادەن چەکەکانیان ڕادەستکەن بەڵام بەمەرجی ئەوەی کە هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا بچنە دەرەوە ئەو گروپانەی کە ئامادەبوون دەربڕیوە بەڵێ ئەو ناوی ئەو گروپانەت لایە هەیە هیچ زانیاریەکەت سەبارەت بەوە هەیە کە چ گروپێکن دەیانەوێت و ئەگەر بتوانانی بە کورتی جوابم بدەیتەوە بەڵێ گروپەکان زۆرن لەوانە بڵین نوجەبە گروپی نوجەبە کەتایبی ئەسحاب الکەف گروپی سەید شوهەدا کۆمەڵێک گروپی زۆرن کە ناو گروپی ئەولیا دەم ناو ناتۆرەی زۆریان هەیە گروپی جیاوازن و ئەجیندای عراق جێبەجێ ناکەن بەڵکو ئەجیندای وڵاتانی دراوسێ وەکو کۆماری ئیسلامی ئێران لە هەندێک حاڵەتا جێبەجێکەن ئەم گروپانە علی زەیدی سەرۆکوەزیرانی عراق دەیەوێ ئەم گروپانە چەکیان لەدەست نەمێنێ بەڵکو چەک بە گوێرەی یاسا و دەستوری عراق لە دەستی دەوڵەت بێت دەبێت چەک لە دەستی دەوڵەت بێت بەڵام ئەمانە دەڵێن نابێ هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا بمێنێ لە عراق دیارە بە گوێرەی ڕێککەوتنی نێوان حکوومەتی عراق و هاوپەیمانان و ئەمریکاش لە 30 مانگی داهاتوو دواوادەیە کە ئەوان وەکو هێزیان نامێنێ بەڵکو
ئەگەر پێویست بێ کارێک کە دژی تیرۆریستانی داعش بکرێ ئەوە هێزەکانی عراق و هێزەکانی پێشمەرگە کە قارمانەتی خۆیان سەلماندووە توانیویانە ڕوبەڕووی داعش ببنەوە توانیویانە ئەستوڕەی داعش تێک بشێنن هێزەکانی پێشمەرگە و هێز عراقیەکان لە سوپای عراق دەتوانن ئەم کارەکەن بۆ بوونی ئەم گروپانە بێ بەهانەیە خات و فاتیمە ئەم گروپانە بە هیچ شێوەیەک بوونیان لە ئێستادا تەنها سەرێشە بۆ عراق دروست دەکات و ئاڵۆزی بۆ عراق دروست دەکات و عراق دەخاتە ناو تونێڵێکی تاریک و ئەگەر ئامادە نەبن چەکەکانیان تەسلیم بکەن ئەوە عراق بەڕاستی ڕوبەڕووی ئاڵۆزی دەبێتەوە و دەبێت عەلی زەیدی وەکو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عراق دەبێت بە شێوەیەکی بڵین بە توندوتیژی بە شێوەی چەکداری ڕوبەڕوویان بێتەوە بۆی بتوانێت سنوورێک بۆ ئەم گروپانە دابنێت تاوەکو هەڕەشە لە هەرێمی کوردستان نەکەن هەڕەشە نەکەن هەڕەشە لە بەغداش نەکەن. مامۆستاگەر بتوانمەوە پرسیارەت لێ بکەم لە دەرەنجامی ئەو هێرشانە هەرێمی کوردستان چەند زەرەرمەندە؟ بێگومان هەرێمی کوردستان زۆر زەرمەند بووە هەرێمی کوردستان جارێ بەشێک نەبووە لەم شەڕ و ململانەی لە نێوان لەم ماوەیە ڕوویدا لە نێوان ئەمریکا و ئێران و یاخود ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە هەرێمی کوردستان هەمیشە بێلایەن بووە یاخود هەرێمی کوردستان خۆی وەکو هەرێمێکی فیدرال لە چوارچێوەی عراقدا بە هیچ شێوەیەک بەشێک نەبووە لەم ململانەیانە و ئاراستەی سیاسەتی هەرێمی کوردستان لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتوشدا بەشێک بووە لە چارەسەر بە هیچ شێوەیەک بەشێک نەبووە لەو ململانەیە و نابێتە بەشێک لەم شەڕە بەڵام ئەم گروپانە بە بەهانەی ناتەن دروست بە بەهانەی ناڕاست هاتوونە هێرشیان کردە سەر هەرێمی کوردستان زیاتر لە 1000 هێرشی درۆنی و موشەچی کراوەتە سەر هەرێمی کوردستان خات و فاتیمە نزیکەی زیاتر لە 120 شەهید زیاتر لە ینی خەڵکێکی زۆر کە بێتاوان شەهید کراون لە هەرێمی کوردستان و زیانێکی مادی زۆر گەورە بە هەرێمی کوردستان کەوتووە زۆر دەبێت سنووریشان بۆ دابدرێت زۆر سپاس بۆ تێبینیەکانت سپاسیە مامۆستا کارۆ خۆشناو دەکەم سەرۆکێ پەیمانگەها ڤەکۆلینên ئەمریکی کوردی بنگەه لە هەولێرێ گومان کارێکی پڕ بە زەحمەتە ji بۆی عێراقێک و vê qonağê derbas biketin. بەڵێ لە ڕاستیدا ئەو باسانی کە عێراق زۆر گرێدراوی بابەتی ئێرانیش هەن و ئەو ماسەلانەی ئێران کە ئێستا هاتوونەتە ئاراوە دەتوانێت عێراق بکەنەمە جێی ململانەیەکی زۆر قوڵتر و بۆیە بە باوەڕی من ئەو کێشانی کە لە ناو خودی ئێراندا هەن ئەتوانی بگوازرێنەوە بۆ ناو خودی عێراقمە باسیەکە کە زۆرێک لە کۆڵەرەکان باسی لێوە دەکەن زۆر وتوێژێکی بەڕاستی سەرنجڕاکێش بوو فاتمە. بەڵێ بێگومان زۆر و هەروایە و هەموو هەوڵێکی خۆیانەدەن کاو کێشانە چارەسەر بکەن بەڵام لە بنەڕەتدا زۆر ئاڵۆزە و کاتێکی زۆری پێدەیە بۆ چارەسەرکردن. پشتێک و قۆناغا چارچۆڤەیی di civatê da derbas bû ji aliyê desteya Dem Partiya İmralî duhî Pervîn Buldan û Medhed Sincar bi Serokkomarê Tirkiyeyê Recep Tayyip Erdogan ra axivîn. Li dor vê babetê peyamnêrê me Eyyûb Demîr digelme daye bo dana zêdetir zanyariyan. Eyyûb Demê te baş çi zanyarî li def te hene? بله ایرو هفدیتن یعنی نابرا گروبا دم پارتی و امرالی دا چه بو آراستی و دری دادکارم بیجم کو پشتیوی جفا داخلینی اکتان داخلینی دا دیار کرن کو یعنی اف هفدیتن گلک برنی در باستیه دوی دری دادی ساعت دویجن کو یعنی اف پشتیوی هفدیتنی و هم دوار دموکراسی و هم جی سیاست دا رنگی کی بهز و در که پیش و پدوی دبینیم که اف پیواجو بردام به دهیلادن دا جی دکارم بیجن کو بری وی جی بری کو هفدیتنی هاتی چکرن جی پروین بولدانو میتا سانجار دیار کرن کو پدوی به لجنه سازیان چکرنا وی هیه به دمکا کندا لازمه اف پیواجو وره چاره سر کرن و دالی ادن دا جی پدوی به حس کرنا و دمه هیه ایرو دیسا دهردیتنا اردوانو هیئتا امرالی دا تشتی کو درکت پیش هری گرینگ اوه کو دبیجن کو اف دم پیواجو اکا گرینگ لازمه بردام بکه
پشتیویجی و بچن لگل بچن ایمرالی لگل سروکی ربری پکی عبدالله اوجالانجی هیئتا ایمرالی و هفدیتن چیلکه. ازيك أيوب در حق قانون چارچوبه دا جهیل کردان و ترکان و چه نرخاندن هنه گلو باوریک هیا که اف قانون و بکوه قناغا جیبه کرنه دا راستی دوی دری دا رخین ترکان دا یعنی اپوزیسیون ترکیه تبایی دبیجن که لازمه که حکومت آنجی آک پارتی و پیواجی وک قربانی هلبجارتنی نکه جبو برجامدی و بکار نینه هم آماده همو قصدان وان دا اوا در که پیش لیدا علی کردان دا جی دی ساعته گوتون که اوا دسپیکه که یعنی دم پارتی و آنجی هیئتا ایمرالی دا جی امپان داخویانی دبینن دهین آدم دا جی گلک پارتین کرد یعنی غیری دم پارتی جهنه او دبیجن کو هکی اوا دسپیک دیاره کو تشتین یعنی غیری وانا جی یعنی پیامک چکریا آنجی تشتک و دیار کریا چما اون جگل و دشیرن یعنی دکارن بیجن کو آلین کردان دا دبیجن کو هکی تشتک و آنجی پیمانه کا و شرطی هکی و چکریا لازمه گلی کردان هون وانا دیار بکن لراستی گل هیجی دوی قانون دا اندکارن بیجن کو بگمان نزیک تبه گلک سپاس جبوی پیام نیرمه ایوب دمیر جه استانبولی بو وان زانیاریان هلبت امی بابتی پتر بشوپینین و پتر جی باب لسر باخوین دماتا بمین خوش ایوب هیامکه که هزین سربازی یعنی عراقی لکرکوک و تسخورماتو بزاوین لشکری دکن ایروژی هزین لشکری چکو جبل خانه برف بغداد هنارتن هرچنده که وزارت برابانی عراقی دبیجه او بشکه که جه کریارین لشکری لخلک توری بگمان جابلوان بزاوان دگه هفدم زانیاری هنه که هزین پیشمرگی جی هاتنه هایدار کرن کل سر سنوران دهجدار یادابن پیام نیرامه سنور کریم زانیارین زیده تر لدور وی که ددمه سنور لدور وی بابتی چه هیه؟ بەڵێم کاتتان باش وا دیارە هێزەکانی سوپای عێراق لە فرۆکەخانەی سەربازی حلێوە کە پێشی دەوترێت فرۆکەخانەی سەربازی ستیقی لە ڕۆژاوای سنووری خوورماتوو کشاونەتەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزێکی زۆر لە بارەگەکان جگەلەوەی کە لە فرۆکەخانە ئەمە هەفتەیەک بەر لە ئێستا ڕوویداوە ماوەی 2 ڕۆژە هێزەکانی سوپای عێراق بە فەرمی بنکە و بارەگەکانیان لە سنووری خوارەوەی کەرکووک کە دەکاتە ناوچەی دووسخورماتوو چۆڵ کردووە ئەمڕۆ ئەم پرۆسەیە بە دیاریکراوی زۆر زیاتر بوو نزیکەی لە نێوان 200 بۆ 300 ئۆتۆمبیلی سەربازی کشانەوە کشانەوەکە بە ئاڕاستی بەغداددا جگە لە باجەر و ئامێرەکانی کە ئامێرە سەربازیەکان هەموو پێداویستی بارەگاکان بە ئاڕاستەی بەغداد ئەو هێزانە دەگوازنەوە هەرچەندە وتەبێژی وەکو تۆ ئاماژەت پێکرد وتەبێژی وەزارەتی بەرگری عێراق بە جموجۆڵێکی ئاسایی ناوی بردووە بە ئاڵوگۆڕی سەربازی هێزەکانیان لەو سنوورانە ناوی برد بەڵام خەڵکی ناوچەکە دەڵێن ئەمە یەکەم جارە ئەم جۆرە جموجۆڵە ئاساییانە لەو سنوورانە بەدی بکرێت وە بەو جۆرە ئامێرە قورسەکانی جەنگ بە تەواوەتی لە سنوورەکان ببەنە دەرەوە و چۆڵی بکەن هەر ئەمڕۆ لیوای 52 63 حەشدی شعبی کە لەسەر چیای هەنجیرە لەسەر چیای هەنجیرە کە دەکەوێت لە بەشێکی کوردەکان بەڕێوەی دەبن بەشێکیش لەلایەن هێزەکانی عێراقەوە دەپارێزرێ ئەو دوو لیوای حەشدی شعبی لەو سنوورە لە کشانەوە و سوپای عێراق بە فەرمی جێگرتنەوەی هەردوو لیواکەی حەشدی شعبی ڕاگەیاند و دیارە باز لەوە دەکرێت کەم هێزانە کشێنراونەتەوە بەرەو سامەڕە بڵێ باشە سنوور باس لە ئینزارکردن و ئامادەکاری هێزی پێشمەرگەش دەکرێت تا چەند ڕاستە و هیچ پشتڕاستکردنەوەیەک هەیە لەو بارەدا؟ بەڵێ باز لە ئینزارکردنی هێزەکانی پێشمەرگە دەکرێت بۆ ئەوەی کە بزانین تا چەند ڕاستە بە دڵنیاییەوە من قسەم لەگەڵ چەند سەرچاوەیەک لە سنووری دووسخورماتوو کرد بەپێی ئەو زانیاریانەی کە بە منیاندا و بە دەنگی ئەمریکا درا هێزەکانی پێشمەرگە بە دڵنیاییەوە خراونە تا حاڵەتی ئینزارەوە و لە ناو دووسخورماتوو بە شێوەی گروپ ڕێکخراون واتە هەر 5 پێشمەرگە و فەرماندەیەک ئینزار کراون لەو ناوچانە کە بمێننەوە دیارە ئامادەکاریەکان و بۆ ئەوەیە کە لە ئەگەری جوڵە یاخود کشانەوە
گەڕانەوەی هێزەکانی سوپای عێراق و دروستبوونی بۆشایی ئەمنی لەو سنوورانە هێزەکانی پێشمەرگە بتوانن ئەو بۆشایە ئەمنیانە پڕ بکەنەوە. فەرماندەکانی من قسەم لەگەڵ فەرماندەیەکی پێشمەرگە کرد کە ناوەکەی لە لای دەنگی ئەمریکا پەرێزراوە، بەڵام لەبەر هەستیاری دۆسیەکە ئامادە نەبوو ناوی خۆی ئاشکرا بکە. ئەو بە منی وت بڵێ جموجۆڵی هێزەکانی عێراق لەو ناوچەیە ڕاستە، بەڵام پێدەچێت لیوای 44 لە ناو کەرکووکەوە بێن بۆ جێگرتنەوەی ئەو بنکانەی کە لەلایەن سوپای لیوایەکی تری سوپای عێراقەوە چۆڵ کراون. بەڵام ئەو ئاماژەی بۆ کرد کە تا حەڤەی مانگ پێدەچێم جموجۆڵە بەردەوام بێ، وەکو دواوادە دیاری کراوە کە لیواکانی حەشدی شعبی بە تەواوەتی سنووری کەرکووک ئەو دوو لیوای کە باسمان کرد چۆڵی بکەن و ئەو پشڕاستیشی کردەوە. بەڵێ لە ئێستادا پێشمەرگە خراونەتە حاڵەتی ئینزارەوە، بەڵام ماوەی 10 ڕۆژ دەبێ ئینزارکردنی هێزەکانی پێشمەرگە کراوە و وەکو ئامادەکاریەک بۆ گەڕانەوەی ئەو ناوچانەی کە وەکو باسمان کرد لە ئەگەری دروستبوونی بۆشایی ئەمنی و ئەو باسی لەوە کرد پێدەچێت ئەمە ڕێگریکردن بێ لە پێکدادانی تائیفی لە نێوان گروپەکاندا، لەبەرەوەی کە ئەو ناوچەیە زۆر بە سونی نشینن. داوا کراوە هێزەکانی حەشدی شعبی ئەوێ چۆڵ بکەن و بە هێزەکانی پێشمەرگە پڕ بکرێتەوە. تا ئێستا لە ڕاستی ئەمە کۆی زانیاریەکان بوو لەسەر ئەو بابەتە، بەڵام دەمێ ئاماژە بە شتێکی گرنگ بکەمەش هەفتەیەک بەر لە ئێستا ئەرشەد ساڵحی کە سەرۆکی پێشووی بەرەی تورکمانیە لە کەرکووک و لەگەڵ ئەحمەد ئەسعەد کە یەکێک لە پێشتر فەرماندەی لیوای 63 حەشدی شعبی بوو کۆ ببوونەوە. دیارە لە دوای کۆبوونەوە بەیاننامەیەکیان ڕاگەیان نیگەرانی خۆیان لەم بابەتە ڕاگەیاند و ئەگەری کشانەوە واتە گەڕانەوەی هێزی پێشمەرگیان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بۆ ناوچەکێشە لە سەرەکان پشڕاست کردەوە. ئەوان نیگەرانی خۆیان لەم جموجۆڵەی هێزەکانی پێشمەرگە ڕاگەیان. ئەمە کۆی ئەو زانیاریانە بوو بووە دیارە لەسەر ئەو ناوچانە تا ئێستا لە بەردەستی دەنگی ئەمریکادا هەبوو. زۆر سپاس بۆ سنوور کەریم، پەیامنێرمان لە سلێمانی بۆ ئەو زانیاریانە. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرمێنێ جیاواز لە دۆر ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. لە گوندی هەوار خانوویەکی کۆن کراوە بە گەلەریەکی بچووک کە تایبەتە بە پاراستنی مێژوو و کەلتوری کۆمەڵگای کاکەیی. گوندنشینەکان کاری دەستی نەریتی و شوێنەوارە کۆنەکانیان کۆ کردوتەوە بۆ ئەوەی میراتەکانیان لەگەڵ سەردانکارەکاندا بە دابەش بکەن. بەڵام دەڵێن گەلەریەکە پشتگیریەکی کەمی لەلایەن دامەزراوە ڕۆشنبیریەکانەوە وەرگرتووە یان هیچ پشتیوانیەکی نەبووە. هاوکارمان فەرهان هەورامانی ئەم راپۆرتی بۆ ئامادە کردوین. لە بناری شاخێکی سەختی گوندەکەدا لە نێو گوندی هاوار کە نیشتیمانی کاکەیەکانە خانوویەکی کۆن کراوەتە تاقە گەلەریەکی مێژوویی بۆ ڕاگررتنی ڕەسەنایەتی و ناسنامەی ئاینی ئەم پێکاتەیە. بە وێنە باسی مێژووی هاوارەکەی لە ناو گەلەریەکەیە و ڕۆژانە و هەفتانە جارجاریان من یا ماوەسە سالار کە لێرە لە ناو هاوار حزورمان هەبێت ئامادە بین خەڵک کە سەردانە کاتیەتە ناو گەلەریەکە و گەلەریەکە ئەبینێ. دانیشتوانی گوندەکە بە کۆکردنەوەی کەلوپەلی کەلەپوری کەرەستەی دەستی و ئەمڕازە مێژوویەکانیان ناوەندێکیان دروست کردووە تا چیرۆکی ڕەگ و ڕیشەی دێرینی خۆیان بۆ ڕێبواران و گەشتیاران بگەڕنەوە. کۆمەڵی ئیشی دەستیشی تایەسە ئەمانە هەمووی ئیشی دەسین لە پشتمەوە ئەو سێلکە کاتی خۆی شەنی گەنم و ئەوی پێکراوە ئێستا مۆدێرن بووە خۆی جیاکرێتەوە گەنمەکە. هەموو ئەو شتانی کە لێرن زۆربەی یان دروست کراوە بەدەست یان هەبووە و هەمووی بەدەست دروست کراوە، بەڵام ئەوەی کە خۆی کردوێتی هەیانە خۆیان کردویانە و هێناویانە بۆ گەلەریەکە. سەرەڕای سەختی ڕێگاکە و هەڵکەوتەی جوگرافیای گەلەریەکە تا ئێستا هیچ دامەزراوەیەکی کولتوری یان حکومی ئاوڕی لاوەدانکردنەوە و دابینکردنی خزمەتگوزاریەکان بۆ ئەم ناوەندە نەداوەتەوە.
ئەگەر فراوان بکرێ بێ حکوومەت پاڵپشتیمان بکا بۆ ئەوەی گەلەریەکە فراوانتر بکرێت و نزیکە ڕێگا بێت بۆی بتوانێت خەڵکی بەتەمەن و ئەوانش بتوانن سەردانی بکەن شوێنی پێچ نەبێ و ئەوانە کەس نەتوانێ بیبینێت. تاکەیەکان خاوەن کە لە پور و مێژوویەکی ئاینی قوڵن کە وەرچەرخانی مێژوویان بۆ سەدەی هەشتەمی کۆچی لەسەر دەستی سوڵتان سەحاک لاورامانەوە دەست پێ دەکات. کەلامی سەرنجام کتێبی پیرۆزی ئەوانە کە بە شێوازی ڕەسەنی هەورامی نووسراوە و هەزاران ساڵە خۆیان پاراستویانە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هاوار. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنتۆن بلەز و هورگیلی دگهینن وە. دەنگێ کوردان لە دڵی واشنگتۆنەوە. بەرهەمهێنانی هەنگوێن لە شاخەکانی کوردستان دوور لە شار و گوندەکان کارێکی قورس و پرداواکاریە، بەڵام ژینگەی سروشتی ناوچەکە یارمەتیدەرە بۆ بەرهەمهێنانی هەندێک لە هەنگوێنەکانی کوالیتی بەرز لە ناوچەکەدا. هەنگەوانان دەڵێن هەنگوێنەکەیان لە پێشانگە نێودەوڵەتیەکاندا ناساندنی بەدەستهێنا و ساڵانە هەناردە دەکرێت، بەڵام بە پاڵپشتی زیاتر دەتوانن زۆر زیاتر بەرهەم بهێنن. سنوورکەریم لەم پەیوەندیە راپۆرتێکی بۆ دەنگی ئەمریکا ئامادە کردووە، با پێکەوە بیبینین. لە ناو هەر خانەیەکی ئەم شانە هەنگوینە چێژێک لە ڕەسەنایەتی چیاکانی کوردستان هەستی پێدەکرێت. تامێک کە بە شیرینیەکەی دەتوانێت تاڵی ساڵێک لە ڕەنج و ماندووبوونی هەنگەوانان بیر بباتەوە. ئێرە کێوەکانی کوردستانە بەهۆی سروشتەکەیەوە یەکێک لە باشترین جۆرەکانی هەنگوینی لە سەراستی ناوچەکە لێ بەرهەم دەهێنرێت. ئێمە لە سنووری خۆشناوەتین لە سەرگرمەجەلین. ئێستا کاتی بڕینەوەی هەنگە تەماشا دەکەین. ئەگەر بزانین هەنگەکە ئیشێکی باش کردبێ هەموو شانانەی کەپڕی کردوون یان ئیشێکی باشی لێکردوون لیان دەکەین و با بڵین دەی بڕینەوە. ئێستا ئەم شانەی لێ ناکرێتەوە بۆ چکە ئیشێکی باشی لێ نەکراوە. ئەم شانەیان هەموو دیوەکانی سەرمۆرە، بۆیە بە شێوەیەکی ئارام هەنگەکان لێ دەکەینەوە. شانەکە دەخینە ناو سندوقەکەەوە هەموو شانەکە پڕ کراوە سەرمۆر کراوە. ساڵانە هەنگەوانان دەیان کیلۆمەتر دەبڕن بۆ ئەوەی هەنگەکانیان لە ناودار و نزارەکان دوور لە ناوچەی نیشتەجێبوون جێگیر بکەن بۆی هەنگوینەکەیان تەواو سروشتی بێت و هەنگەکان پشت بە سروشت ببەستن بۆ بەرەمێنانی هەنگوین. هەموو هەنگوینێکی سروشتی باشنێ، هەندێک هەنگوینی سروشتی هەن بەهای خۆراکیان بەرز نییە لەبەرەوەی ئەو گوڵانەی کە هەنگ شیلەکەی لێوە هێناون لە ناچاری بووە و بەهای خۆراکیان بەرز نییە. جاری وایە هەنگ لەبەر نەبوونی لە وەرگەی باش ناچار دێ پەنا بەرێتە بەر خواردنی میوە و هەندێک ڕۆکی وەکو گوڵە بە ڕۆژە و ئەوانە یان تیسوێ یان گوێنی کە بەهای خۆراکیان بەرز نییە وەکو بۆ نمونە گوڵی هەمە چەشنی کوێستانەکان کە بە سەدان جۆر گوڵ بێت. ینی هەتا گوڵەکان زیاتر بن بەهای خۆراکی هەنگوینەکە زیاترێت. هەرچەندە هەنگەوانی لە ناو ئەم کێوە دوورە دەستانە کارێکی سەختە و ڕەنج و ماندووبوونی زۆری دەوێت، بەڵام هەر ئەوە بۆتە هۆی ئەوەی هەنگوینی کوردستان لە ڕیزبەندی باشترین جۆرەکانی هەنگوین پێشبڕکێی وڵاتانی ناوچەکە بکات. بێگومان هەرێمی کوردستان بەهۆی کەش و کەژوچێوەکان و ئەو سروشتە جوانەی کە هەیەی و ئەو ئاوهەوا پاکەی کە هەیەی باشترین شوێنی بەخێوکردنی هەنگە. بۆیە ئێمە لە چەندین پێشانگای نێودەوڵەتی لە دەرەوەی وڵات لە ئەمیپۆندیای جیهانی لە تورکیا لە ئەستەمبول لە کەرەج هەروەها لە ئیتحادی نەحالینی عەرەب لە بەیروت
هەروەها لە چەندین شوێنی دیکە هەنجوینی هەرێمی کوردستان پلەی یەکەمی بەدەستهێناوە. گەرچی حکوومەتی هەرێمی کوردستان چەند کاروانێکی هەنگوینی کوردستانی هەناردەی وڵاتانی دەرەوە کردووە، بەڵام وەک هەنگەوانان ئاماژەی پێدەدەن گەر هاوکاری بکرێن دەتوانن ڕێژەی بەرەمێنان زیاتر بکەن تا ئاستێک کە هەنگوینی کوردستان بکەن بە براندێکی جیهانی. سنوورکەریم دەنگی ئەمریکا بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ چوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. بینەری تەلەڤیزیۆنی بەشی کوردی دەنگی ئەمریکان هەروەها کە پێشتر باسمان کرد لە ناو راپۆرتەکاندا باسی پێشێلکاری مافی مرۆڤ و ئەعدامەکان لە ئێراندا سەرنجی کۆمەڵگای نێودەوڵەتی خستۆتە لای خۆی بۆ شیکردنەوەی زیاتری ڕەهەندە جیاوازەکانی بابەتی پێشێلکاری مافی مرۆڤ لە ئێران. بهروز چەمەنارە مامۆستای زانکۆ و بەڕێوەبەری ئەنستیتۆی نێودەوڵەتی بۆ لێکۆڵینەوەی کوردی لە ئەڵمانیا لەگەڵمان دەبێت. بەڕێز بهروز چەمەنارە ئەم پێشێلکاریانە بەتایبەت ئەم بەردەوامی تقریبەن ڕۆژانەی لە سێدارەدانا هەتا ئێستا چۆن کۆمەڵگای خستۆتە ژێر کاریگەریەوە؟ ئایا بۆتە هۆی تووڕەیی ترس یان سەرکوتکردن؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئەوەی کێمە دەبینین هەلا بۆ وێنە لە ساڵی 2008ەوە تا کوێستا ڕێژەی ئێدامەکان لە ئێران لە گەشتێتی 11196 کەس بەپێی راپۆرتی سازمانە بەشەری کوردستان ئەرز بێت کە ئێران و لە ساڵی ڕابردووە تا کوێستا لە 970 کەس گەشتێتە 1000 و نزیکەی 640 کەس لە ساڵی تەنیا 2025. ئەوە پیشان دەدات کە ئێمە لە ئێران هەروەک بینیمە هەر لە سەرەتایی شۆڕشی 57 بەرەوە ئەمبەر لەگەڵ سیاسەتی تەنزیمی مەرگ کەش پێ دەبێژن پێ دەڵێن نێکرۆپۆلیتیک ڕوبەڕوین، ینی ئێمە لەگەڵ سیاسەتی حکوومەت لەسەر ژیان لەبەر سێبەری ساماندان بە ژیانی ئیمکانەکانی مەرگ بۆ کۆنتڕۆلکردنی ژیانی خەڵک ڕوبەڕووی، یعنی ئەوەی کە بە شێوەیەکی زۆر بارنامە ڕێژی کراو بۆ کۆنتڕۆلکردنی خەڵک لە مەرگ و لە کوشتنی کۆمەڵکوژیەوانە کەلکوەردەگیرێت. لەلایەکشەوە کەلکوەردەگیرێت لە شکومانسازی مەرگ بۆ کەسانی خۆیان، یعنی دەیانکەن بە نەماد وەکو خامنەئی و خۆمینی وەکو سولەیمانی ئەوانە. لەمبەرەوە بە شێوەیەکی تر بە شێوەیەک لە دەیمان بینیمان لە ساڵی ڕابردوو لە ئێران بە جۆرێک کۆمەڵکوژیەک و تەقلیلدانی مەرگ بە ژمارە بۆ ئەوەیەک لە واتە بیانسڕنەوە بۆ تەحمیلکردنی دۆخی ئەمنی و کۆنتڕۆلی سیاسی مەرگی خۆیان بەسەر ژیانی خەڵکدا جۆری لە کۆمەڵکوژی و خستن لە ناو کیسەی ڕەش و اینجا پێنانی نێزا لەسەر مەسەلە بۆ ژمارەکانیان بەشێک بوو لە سیاسەتی کۆماری ئیسلامی بۆ کۆنتڕۆلی مەرگ و بۆ کۆنتڕۆلی ژیانی خەڵک. ئەمە شتێکە بەناوی یعنی بە پێچەوانەیە شتێکە بەناوی سیاسەتی ژیانی یان بایۆپۆلیتیک باسی لێ دەکەن، ئەمە نێکرۆپۆلیتیکە، شتێکە کە کۆماری ئیسلامی لە سەرەتای هاتنیەوە زۆر بە وریایی و زۆر بە شێوەیەکی کۆنتڕۆلکراو خەریکە کەڵکی لێوەردەگرێت و هەروەک دەبینین ئێدام، کوشتنی بە کۆمەڵ، شاردنەوە، سڕینەوە، سەربەنیزکردن، گرتن و ئەرز بێت لە دوای ماوەیەک داوای ئەوەکردن کە دەبێت پارە بدەن یا دەبێت بە بێدەنگ بیان نێژن. ئەمانە بەشکێکن لە سیستمی کۆنتڕۆلی دوای مەرگ بۆ تەحمیلی سیاسەتی مەرگ لە ئێران و ئەمە بەشێکە لە مۆدلی سیاسی کۆماری ئیسلامی کە خەریکە کاری پێ دەکات. بەڵام ئەو شتەکە ئەوان یعنی دژایەتیەکە ڕێک لەکردنی ڕێک لەو شوێنەیە کە ئەوان گەرەکیانە مەرگ تەبدیلکەن بە شتێک بۆ بە بێواتاکردنی خەڵک و خەڵک دژ بە ئەوان خەریکن
تەواوی هەوڵی خۆیان دەدەن کە لە ژمارەکان بێنە دەرەوە ناوەکان بهێنن گێڕانەوەکان و چیرۆکەکانیان بهێنن و پیشان بدەن کە واتایەک لە پشتی مەرگەکایە وانە بەشێکە لە ئەو سەرهەڵدانە لەو مقاومەتەکە لە خەڵکەکەدا دەبینین. زۆر سنجڕاکێشە بەکارهێنانی مەرگ بەجێ بایۆپۆلیتیکس بۆ ئەوەی کە سەرکوت بکرێت کۆمەلگاکە بە دڵنیایەوە هەندێک هەست وەکو تووڕیش لە ناو کۆمەلگادا دەبزوێنێ ئەو مەسلەیە. ئەمێ بزانم دینامیسمی ناوخۆی ئۆپۆزیسیۆن چۆن هەڵدەسەنگێنن. ئایا ئەو پۆتانسیلەیەوەیان تێدا هەیە کە ئەم تووڕەیی و ئەم ناڕەزایەتیانە بگوازنەوە بۆ کردەوەیەکی هاواهەنگ بۆ ناچارکردنی دەسەڵات بە پاشەکشە یان هەر ئاکامێکی تر؟ باوەڕی من پۆتانسیلی هەموو شتێک هەیە، یعنی ئەو شتێک ئێمە دەبینین لە سەردەمی نوێوە دەوڵەتی مۆدرن دەزانین کە دەوڵەتی مۆدرن دەڵێن تەنیا سەرچاوەی توندوتویژی و لەواقعدا شتێکە فۆکۆ پێ دەڵێت لەواقعدا مافی کوشتنە کە بەدەستی ئەوە، بەڵام بینیمان لە دوای ئەو کۆمەڵکوژیەی ساڵی ڕابردوو ئەو شتێکە لە مەلەکشاهی ڕوویدا لە ئیلام لە ئابدانان و یەواش یەواش نزیک بوو تەشەنە بکات لە هەمووی وڵات. پۆتانسیلی دابەشبوونی توندوتیژی لە ناو ئێران هەیە و وێڕای خۆڕاگری خەڵک وێڕای ئەوەی کە خەڵک زۆر وریان کە خۆیان نەبن بە شتێک هاوشێوەی کۆماری ئیسلامی، بەڵام حەقی یعنی مافی دفاعی مەشروع و ئەو شتێکە ئێستا ئەحزابی کوردی بە تایبەتی خەریکن زۆرتر باسی لێوە دەکەن وەکو پۆتانسیلێک لەوەی هەیە کە بە تایبەتی لەم یەک دوو مانگی ڕابردوو خەریکیندا بەشی ڕۆژهەڵاتی دەبینین لە کوردستان دەبینین و ئەوەی کە خەریکە ئیتر بینیمان دوێنێ پێرێ بۆ وێنە پژاک وتی کە ئێمە ئەو مافا هەمانە بۆ دەفای ماشوو لە خۆمان و ئیتر لەمە بە دووادا وەڵام دەدەینەوە بە کوشت و کوشتاریە بە کۆمەڵکوژیەکە گەر کۆماری ئیسلامی لە ئەو ناوچانە بکات. و من لام وایە ئەو مەیلە خەریکە زۆرتر دەبێت، بەڵام مەیلەکە ئەگەر وەکو شتێکە کۆماری ئیسلامی گەرەکی یعنی بەرەوە بچین کە ژمارەکان فقط کەم و زۆر بن بۆ واتا بێت کە ئێمە چیرۆکەکانمان لەناو بچن واتای ئازادی و دموکراسی لەناو بچێت، ئەوە شەڕێکە و سیاسەتێکە کە کۆماری ئیسلامی لێ کەلکوڵات دەکرێت و بە قازان ئەو دەبێت لە پەنایەوەدا بە باوەڕ من ئۆپۆزیسیۆنی ئێرانی خەریکە ئەو کارە دەکات بۆ ئەوەی کەفالەتی سیاسی خەریکە داوا دەکات لە پارلمانەکان بۆ ئەوانەیە کە لە خەریکن ڕوبەڕووی ئێدام دەبنەوە یان بۆ هێنانە دووبارە. بێروز چەمەنارە زۆر سپاس مامۆستای زانکۆ بێروز چەمەنارە لە ئەڵمانیاوە لەگەڵمان بووی، زۆر سپاس بۆ چوونەکانت. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆر ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ چوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگێ کوردان لە دڵی واشنگتۆنەوە. گەلیە شێرانە کو 37 کیلومتران لە باکوورە ڕۆژهەڵاتە باجێڕێ دهۆکیە لە هەرێما کوردستانê بێ هاوینگەهێکی دیار بۆ سەیرانچی و ساڵانە بە هزاران کەس قەست دکەنێ. گەلی بە ئافشینێکا زەڵال و خەزایەکی پڕ باڵکێش di nava çiyayên bilinda xudan rawneqekî gelek mezin e. Peyamnêra me ji dihokê Rejîn Ehmed ev raport hinartiye. بنابرا چیایên bilindên devera Amêdiyê da parçeka behiştê siruştî xwe veşartiye. Geliyê Şêrane sernahiya Dêrelûkê li parêzgeha Duhokê êk ji diyartirîn û navûdengtirîn cihên geştyariyên Kurdistanê ye ku sehr û ciwaniya xwe ji zelalî û rengê taybet a ava xwe werdikirî. Gehiştin û dîdina van dîmenên hin ciwan rêkek zehmet û bi asteng pê divê lê ev nebûye rêgêr ku geştyar neçne ser vê avê. Eger dest bêt bizanî ku sirûj dişê çend dîmenên sersûrhêner dirûst biket,
تنه جارکی ده سردانا گلی شیرانه گل آمیدیه نبتنه آبکاشی و زلاله بلکو بویا اگر کو سالانه به هزارهان گشتیار به نبه دوره ساڵانە دێن بۆ سروشتە جوانەکەی ئاواشین ساڵی وا هەیە جارێک یان دوو جار سەردانی ئەم دیمەنە جوان و ناوازە دەکەین بەڕاستی دیمەنێکی زۆر جوان و تایبەت و دڕفێنە هیوادارم بە تایبەتی کە گەشتیاران دێنە ئێرە ئەو ژینگە جوانە پیس نەکەن گەلەی شێرانە ڕاستی جیاکی قادیمەگەڵە خۆشە من بۆ هەر ئینسانی از تاوسیت کم بلوانه ویری گرن کردستانیان همین جیرنی به هشت راسیه یعنی به هشت رودنیه جای کلا خوشه بو پر انسان یعنی هم دخوازم وری ویری ببینه یعنی ناف کن کردستان کارچاوه چاوه نینه به هزار سال رسا بندستی مایه رسا خوندن و درجات بس بوی آخره بوی آخر پیروزه تشتی که همی دماولاتی و گشتیار سرسام دکت او کرنگی شین و گشی و آوه جلای زانستی و آواوی گلیش ریجه کازور یا کبریت بیده هید طبعا گلی شیرانه فو آواوی یا جدال آواوی دیتر اگر جین زر نوه بو هبین ریجه کازور کبریت یعنی نواوی آواوی دا پراستیش لعنه تندرستیش داشته مصاف نکریه و مثلا شول نکریه بس حسب زانیاریت ما یعنی گرای جارا خلک بسپورت وی مجال تندرستی دارن پشت راست کریه و کو اف آوه و کو چهارسریش تب کار اینام بو جلدی تایبتی هبین رجاء گاز دورا کپریت براستی آوا شین تل کریه و جوان تل کریه اوه کومالگاه آوا شین گلی شیرانه کو درجایی آوه 3 کیلومترن کو 14 هاوینگه لسرهاتینه آوا کرن روزانه پترج 3000 گشتیارا سردانا و هاوینگه هتکن کو سال و سال رجا گشتیارا بلند لیتت کود پار سال دا پترج 700,000 گشتیار هادبونه و دوره و اف سال پیشبینی تتکرن کو رجا گشتیارا بلند لیبت افجلیب آوا خواشین و حوسکن سروشتین کرد هتنی آسین لورزی هاوین دما گرماتی دیگه دلوتکی پلین گرماتی الویرا گلک نظم ترنو آوای هندا جوانه دیمنین کفرا دگل دارو دارستان دارو برینگلی ایکش جوان ترین وینین سروشته دوره درست دگل ریجین احمد دنگ امریکا دهو بگمان آرش دیتنا واجها مروی برف دنیا یک دید بید بتن براستی هر وکی رژین راپورا خدا گود پارچه که اجا به 8 هریما کردستان نتنیل و دورا لگلک با هریم هر 3 پاریزگه این هریما کردستان نافداره به هاوینگه و حوینگه و سیرانگه ها و بتنیل دهو که 205 هاوینگه هنه کدکاره شوانه 1500 حتی 1700 مهوان القاب حوینه اوش بلی دورندی و جهدیه که من گوهلی بی گلک خوشه لآلی پارزگاه حلبچه احمد آوا و از هیوی دارم که امجی و در فتح مهبتن امجی روژه که بچیم ببینی زور راستا بیج گلو رهندی جوانی و مسئله آبوری زورک لکارناسان بحث لو دکن که پیش سازی گشتیاری وکو پیش سازی که گرچاوی لیبکین دتوانی سرچاوی که بیاد بو گشی سیاسیش بو ینا دتوانی اوی که پی دلن دانانی آبوری لسر بنمای نوت او اللي بستندرته او بنمايا وامجا ريغ بدريت با شوينكاني تر بسيكتوركاني تر وكو گشتياري كبيت والرول بقيريت او ببيته هو يوكا كوملغا زياتر لوي كبيبند بيت هاتي نوتوا سرچاوي تري هبيت بوي كبتواني خوي بربلاوتر بكاتوا واما زور يارمتي در بو گشي سياسي الكوملغا دا تا چنديش دتواني يارمتي در بو گشي ابوري ديار خود لسر و بابت زور کارت کردی و امارشت هیلو پیودیا زور سپاس بله بیگمان وایه چون سیاست و جواک به هفره گریداینه ام بخوازی نخوازین دما جواک بیشت کبت سیاست اولاتی جی بیشت کبت وقت آبورید زورتن باندوری سر هر دو آلین دید کن وکی سه گوشه که آرش
سێگوشە سیاسی و جڤاکی و ئابووری پێکڤێگرێ داینە ئەم هیوی خازین و لوێ دەبەرێژێ ئەو گەشتیاریە بکەوێتە ناوچەرخە ئابووریە هەرێمی. من هیوادارمە و راپۆرتانی کە ئامادە کراون ببێتە هۆیەوە کە سرنجی بەرپرسان زیاتر بخرێتە سەر و بابەتانە کە دەبێتە هۆی هەم گەشەی ئابووری و هەم گەشەی سیاسی و هەموو بابەتەکانی تر. زۆر سپاس کە بینەرمان بوون. جعالی من بەژی بمینن بخێر و خۆشیاندا.